لا فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلەوە سڵاوتان لێبێت. بێگومان وەک نەریتی فستیڤالە جیهانیەکان، فستیڤالەکەی ئێمەش براوەکانی نێو فستیڤاڵی بێبەش نەکردووە لە خەڵات. خەڵاتەکانیش جگە لە خەڵاتی سیمبولی تایبەت بە فستیڤاڵ خەڵاتی داراییش لە خۆ دەگرێت. لەو چوارچێوەیەشدا فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل دە خەڵاتی ئامادە کردووە بۆ براوەکانی باشترین دەرهێنەر، باشترین ئەکتەری کورد، باشترین ئەکتەری کچ، باشترین سیناریۆ، باشترین بەرهەمی فستیڤاڵ، باشترین مۆنتاژ، باشترین دیزاینی دەنگ، باشترین وێنەگرتن، باشترین میوزیک لەگەڵ خەڵاتی لیژنەی داوەران بۆ فیلم. هەروەها دامەزراوی وێم کە هاوبەشی سەرەکی بەشی هونەری سینەمای سلێمانیا بۆ ئەنجامدانی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل خەڵاتێکی تایبەتی ئامادە کردووە کە دەیبەخشێت بە فیلمێکی بەشداربوونی فستیڤاڵ بە هیوای ئەوەی سەرجەم سینەماکاران و فیلمسازانی کورد دەرفەتێکی باشیان هەبێت بۆ بەرهەمهێنانی فیلم و بەشداری فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بکەن.